لە ئەدرەسەکەی مەپرسن، خیابانەکەی بەجێهێشت. سادەیە ژیان، سادەیە دەست پێکردن، سادەیە خودا و سادەیە مرۆڤ. بەڵام بڕوانە عاشق چۆن شتەکانە ئاڵۆزکێنێت، چۆن ژیان سەر و نگونەکات، چۆن واکات لە بەپایان گەیشتنی ژیان ئاڵۆزی بمان بکوشێت. بڕوانە چۆن ناسکمانەکاتەوە تا ڕادیتوانەوە بەسەر جێگاکانماندا، چۆن قفڵ لە دەرگاکانەیات و چۆنیش وابەستەی زەویمانەکات تا ئاستی پیانوسان پیایە. بڕوانە چۆن ئەوداڵی ئەدرەسێکی نادیارمانەکات کە کەوتووەتە بیابانی ئەو سەری ژیان و کاتێک ئەیدۆزینەوە لەسەر دەرگاکەی نووسراوە ئێرە ماڵی مردنە، ماڵی مردن. ئیتر چی پێویستە جێڕانەوەی چیرۆکی من لەگەڵ ژیان؟ چیرۆکێک بە شەیتان دەست پێ بکات و کۆتایەکەی خودای نووسێتەوە، لە بەهەشتەوە دەرەچێت و بە دۆزەخا ئەڕوات و لە بەرزەخا ئاوەستێت. حکایەتی من حکایەتی گەڕانە بە شوێن ئەدرەسێکا کە بە خوبار نووسراوە. کاتێک پاییزەی نووسێت بای کوشێنێتەوە، کە دڵم بۆ مێنووسێت هزرمەی کوشێنێتەوە، کە خۆم خەریکە بینووسم ئەوەی کوشێنێتەوە، کە خەڵکیش پرسیارم لێ یەکەن دەربارەی ئەڵێم ئیتر تەواو لە ئەدرەسەکەی مەپرسم، خیابانەکەی بەجێهێشت، بەجێهێشت خیابانەکەی بەجێهێشت، بەجێهێشت ماڵەکەی بەجێهێشت، ئێمەی بەجێهێشت، خۆی بەجێهێشت، نانەکەی بە تەنورەکەوە جێهێشت، دەستی بە دڵی هەمومانەوە، ئازاری بە ڕۆحی هەمومانەوە، یادەوەرەکانی بە ئاوێنەکەوە جێهێشت، بۆنی بە شانەکانەوە، نیگای بە پەنجەرەکانەوە، جێپەنجەی بە ڕوخسارەکانەوە، ئاسمانی بەبێ ئەستێرە بەجێهێشت. بێ ئەوەی ئەدرەسەکەی بزانم، بێ ئەوەی لەگەڵیدا بۆ پیاسەیەک بڕۆمە دەر. ئەزانم هێشتا پلی شاوەی ژێر ئاەتێکی 100,000 تەفسیری و خنکاوی ژێر فەرموودەیەکی لاواز و زیندانی فقهی 1000 ساڵی دێرین و تێکشکاوی بەردەم زۆدی زاهیدێکی خوڕاسانیە. ئەو خەریکە بە مجاملەی کوێرە گۆمێکی لێ خنفری بخوات و بخنچێ. لە دوورەوە پێتەڵێم هەرچەندە منت کوشت، بەڵام ڕۆژێک زیندووە بمەوە بە ئەو کە هێندەی بوون لە نەبوون، کە هێندەی عەدەم لە وجود لێمەوە دوورەڵێم ئەگەر بەدەستی منە بوو هەموو دەرگاکانی خەندەم بەسرا کردیتەوە، پاکمە کردیتەوە لە هەموو قەرزەکان، قەرزی خوداکان و قەرزی ئاسمانەکان و قەرزی مرۆڤەکان. بەرتیلمەدا بە هەر قەدرێک کە بەنیازە لە ناسکیت پیلان بجێڕێ، ئاشتمە کردیتەوە لەگەڵ هەر ئەهریمەنێک کە ئەوێت چاکەیەکت لەگەڵ بکات. ئەم بردیتە سەرکانیەک ئاوەکەی گۆرانی بڵێت، بەردەکانی ناوەوەی سنفۆنیا بژەن، پونگەکانی چواردەوری حەکایەت وەجێڕن، بۆقەکانی دراوسی سیاچەمانە بچڕن. ئەگەر بەدەستی منە بوو، ئاخ ئەگەر بەدەستی منە بوو، ئەگەر بەدەستی منە بوو بە میتۆدی بێباوەڕیم لە ئەفسانی پەراستی لای چەپم دەرمێنێنایت. ئەو جلگرانم لێ کردەوە کە بەم تەنافی درۆیادا هەڵیان واسیت. ئەو بولبولانم زیندانیە کرد کە بە ئارەزوی دڵی تۆ ناخوێنم. لە خەندەیەکەوە ئەم دایتە دەستری قانەوەیەک، لە سۆزێکەوە مسپاردیت بە سۆزێکی تر. شەوان لە بری بێخەفێک لە قوماش کە کاگەیەکی فاشیست چنیوێتی و پارەکەی بۆ کڕینی تفەنگە و هاوڕەگەزێکی تۆ لە هایتیە کوژێت. باڵی چەند نەوڕەسێکی دۆستمە خواست و لە ژێریاندا ئەم خەواندیت. لە ماچێکەوەم دایتە دەست ڕاموسانێک، لە نیگایەکەوە هەڵماییتە باوەشی فرمێسکێک، لە حەکایەتێکەوەم بردیتەوە بۆ داستانێک. ئەگەر بەدەستی منە بوو، ئەگەر بەدەستی منە بوو.
بەخۆش مەڵێم هەستەرەوە ئەی وەچەی حەماڵەکانی جوانی و ئەی نەوەی ژن و پیاوێک لە هەزار ئەی کوڕی تەنیاییەکان و ئەی لێک ترازاوی بەردەم فەزیلەت و جوانی دابەش بوو لە نێوان ئاوازێکی دێرین و مۆدێرن لەت بوو لە نێوان عەشق و تەنهاییدا پەرد بوو لە بەردەم دانایی و ئارزوو شەهیدینە و جەنگی ڕۆحێک و جەستێکی کونتێک بوو تۆ سەوداسەری چی مانایەکی بێمانە و ئەوداڵێکی جوانێشی ناشرین و دەروێشی چی شێخێکی بەدمەستیت تێگەیشتم ئەزیزم تێگەیشتم وابەستەیم بە تۆ بێمانە بوو من خۆشم وابەستەی خۆم نەبووم من لە نوکتەیەکە چوون داخوا حەزم کات بیستراو من هەواڵێکی کۆنی ڕۆژنامەیەکی بەسەر چوو بووم من نەقاشێکی شکست خواردوو بووم یەک ڕەنگ ئامادەی بیستنی سەرگوزیشتەی ڕەش و سپی من نەبوو کە بانگی سەوزم کرد بیژانم ژیان نەیهێشت کە هاوارم لە شین کرد بیخۆمەوە مەرگ نەیهێشت کە تکام لە سوور کرد جەستەم نەهات بەهانامەوە کوشندە بوو ئەم یاری من لە نێوان تۆ و خودا و خۆمدا جوان بوو ئەم تێکشکانی من لە نێوان خۆم و تۆ و خودادا تۆ خودا دوو خۆشەویستی بێ ئەدرەسی منن تۆ خودا دوو پەڕەی گوڵێکن بۆ من کە تاسەی بۆنکردنتانم قنچێنێت ویساڵی تۆ کوشندەیە کوشندە هەروەک چۆن توانەوە لە خودادا کوشندەیە ئەو ڕۆژەی کە پەیمانم مایتێ لە خۆما بچێنم خودا بە گەردەلوول ترساندمی ئەو شەوەی ئیمانی خۆم بۆ خودا کەشف کرد تۆ حەواڵەی لای دڵت کردم تاقەت پڕوچێن ئەم کۆڵکێشەی من لە نێوان تۆ و خودادا ئیتر ئاستەمە ئەم سەفا و مەڕوایی من ئاستەمە بەردەوامی ئەم سووتانم ئاستەمە ئەم ڕەشکە و پێشکەی بەسیرەت ئاستەمیشە ئەم هەڵتروشکانە سەرمەدەی بەردەم پەنجەرەکەت هێندە بۆ دوام زمان لە ناو ماباری کرد هاتنە دەنگی حرفێک بۆ تۆ ئاستەمە هێندە بۆ سووتام سۆز لە دڵما ڕۆیشت بە نیگایەکت ئاستەمە بێمە جەسبە ئیتر بارەکەم بۆ شانشینی ڕەهایی بۆ تەنیشت ڕووبارە و هەمیەکانی خیاڵ ئیتر بارەکەم بۆ ناو گرێی چیرۆکێک بۆ ناو قافەی شعرێک بۆ لای بروسکە بۆ لای گەرمایی تەنچی ئەشکێک بارەکەم لەو شارەی کە تۆ بارت کردایە بارەکەم لەو شارەش کە خودا تایە باری کردووە بارەکەم لەو شارەی کە خودا بە ئەڤینەوە بەسە شەقەمەکانیدا پیاسە ناکات کە خودا بەهێمنی سەر ناکات بە ماڵی سۆزانەکانیدا و بە نوقڵانەی لێخۆشبوونێک ڕووناچی ناکاتەوە بارەکەین لەو شارەی کە خودا لە بری ئەوەی لە دڵەکانە دانیشێت لە ژووری سەرۆکی شارەوانیەوە دانیشتووە بۆ گۆڕینی جوگرافیای شار لە بری ئەوەی دڵی بۆ بێلانەی قەرەجەکان بسووتێت خەریکی گۆڕینی ماڵەکانی خۆیەتی بەتەڵا بارەکەین لەوێ بارەکەین با زەمانێک ببێ پەرستش سەما بکەین بارەکەین لەو شارێک کە خودا تایە ناگری پێ ناکەنێت بە زیاد لە ڕەنگێک پۆرترێتی ناکێشێت بە زیاد لە کامێرەیەک وێنەی ناگیرێت بە زیاد لە زمانێک نانووسێت بە زیاد لە شێوازێک ڕەت ناکرێتەوە و بە زیاد لاو کێشێشیش ناپێورێت بارەکەم بۆ بەردەم مانگ کە خۆی بە پەنجەرەی خودا ئازانێت سنگ مەکەمەوە و ئەو دەرگایانەی پێشانەدەم کە خودا خۆی لە ناو مادای خستون و هەر خۆشی ناچارە بیان کاتەوە ئەو خەونانەی نیشانەدەم کە خۆی لە ناو ماچە قاندوویەتی و هەر خۆشی ئەبێت دەریان بهێنێت بە خوداڵێم کەی لەم سەفەرە درێژەی حەقیقەت ڕزگارمانە بێت کەی فێنچی ناو دەستت تینوێتیمانە شێنێت کەی جوانی تۆمان کوژێت هەتا کەی لەو سەرە نایتە خوار هەتا کەی ئەم پەنهانێ لە ڕووددا نادەی هەتا کەی ئەم فراوانی مطلقیە لە بوونت دەرناچێت کەی دیتە ژێر ئابڵوقەی تێڕامانێکمانەوە کەی بەشداری عەشقێکمانەکەیت کە خۆمان بە تەنها ئەزموونیەکەین کەی لە منەتی دڵمانەمان بوریت من هەمیشە بە خوداڵێم ئەو شارە جێڵم کە تۆ بەجێت هێشتووە ئەویش هەمیشە پێیوتوم بارەکەم لەو دڵەی کە خاڵیە لە تۆ ئەی ئینسان خاڵیە لە من ئەو نیگایەی خاڵیە لە تۆ ئەی ئینسان پڕە لە من ئەوەی پڕە لە تۆ ئەی ئینسان تۆ ئەی ئینسان تۆیت منیش منم خودام تۆ کەمیت و من پڕ تۆ بچوشیت و من گەورەم تۆ لەکەیت و من کەماڵ بەڵام من بە تۆ خودام ئەی ئینسان بێ تۆ من بێ ئاوێنم
بێتۆ من چەندە پەنهانم ئەی ئینسان، بەبێ تۆ من چەندە بەتەنیام ئەی ئینسان. یادی ئەەکەم ئەوەی یادم ئەکات تا تۆی بیر نەچێتەوە ئەی ئینسان. فەرامۆشی یەکەم ئەوەی یادی منەکات تا تۆی بیر بچێتەوە ئەی ئینسان. من زەندیقێکی پڕ لە حکمەتی خودایی بووم، منەوەی و عاشقانە بووم کە شەرمیان لە برینی خۆیان ناکرد لە بەردەم خودادا. نەوەی ئەو غێبزانە ئێسک سوکانە بووم کە یانزانی عەشق ئەیان کوژێت و کەچی پڕ بەدەمیش هاواریان لە معشوقەکانیانە کرد. لە گومانی تۆ ڕام کرد بۆ یەقینی خودا، لە تاریکی تۆ ڕام کرد بۆ بەردەم پرشنگی عەرش. بەڵام بڕوانە نیگام چەند پڕە لە گومان. ڕۆیشتم بێ عەشق، ڕۆیشتم بێ جوانی، ڕۆیشتم بێ خەیاڵ، بێ پرسیار، بەبێ تۆ و بەتەنها ڕۆیشتم. هەرچەندە ڕۆیشتم بەڵام دڵنیا بە دێمەوە هەموو جارێک پێت هەڵەم دێمەوە بۆ لات، تا لە هەمان حوزن تا دانیشم. هەستم پێ بکەنم و بگریم و نیشتە جێ ببمەوە، بە خودا شەڕەڵام دێمەوە، بە هەمان سەرسامی و بە هەمان ئەوێن و بە هەمان گازندەوە دێمەوە، بێ ئەوەی شەرم کەم دێمەوە، بێ ئەوەی بترسم دێمەوە، بێ ئەوەی بگریم سۆز بکەم تووڕە بم هێمن بم، بێ ئەوەش تۆس قاڵێک بپاڕێمەوە. دێمەوە و گوێم لێیە ئەوەکەی تری ناوم پێتەڵێت چونکە منت بە فرامۆشی سپارد، بە ئیبلیس دەستپێرم. چونکە منتدا بە دەستی گورگەکانی بیابانەوە بە دۆزەخ دەستپێرم. چونکە دەرگاکانی بەهەشتت بەسەرادا خستم بە بیابان دەستپێرم. چونکە کانیەکانی ناو ڕۆحمە دووشت کرد بە دڕک دەستپێرم. گوڵ نەما لە چاوما هەڵی نەکێشیت، ڕێنەهات چویت. چونکە تاکە دەلیلی خۆناسینی منت هەڵخەڵەتاند، تۆ چی قاچاقچێشی بێدڵ بوویت، تۆ چی چەرچێشی بێ سۆز بوویت. بەڵام ڕۆحێک گەورەتر بێت لە خۆی، جەستەیەکی بچووک ئاماژە بێت بە کانگای خەونێکی زۆر گەورە، دڵێک تەسکتر بێت لەوەی تۆڵە هێلانەی بچوشی خۆی تێدا چێ بکات. ئەستەمە پێت نەڵێت بە بەهار دەستپێرم، بە بەهار ژیانت هەمووی سەوزی بێت، بە ئاسمان دەستپێرم، ئاسمان چاوت پڕ بێت لە فراوانی ڕوانیم، باڵت لێ بڕوێ بۆ فڕین، بە بەهەشت دەستپێرم. بەهەشتی خۆتە ئازادیت چی تێکەیت، بە قەتپاڵت ڕەکان دەستپێرم، قەتپاڵی وەکو چاوی ئێمە تەڕ کارژێتە سەردەممان و یەک دنیا وشەی سەوزی لێڕێت. بە خونچە دەستپێرم، پێدەڵێم ئەسیسم ژیان ناسکە، ئاگاداری خۆت بە. بیرت دێت کاتی خۆشی پێم وتیت ئەگەر تۆم نەدیایە، ئەگەر دەنگی تۆ نەبوایە، هەرگیز نەمەزانی خودا لەسەر قورجی فەیروز نۆتە یەک دنیا گۆرانی جوانی نووسیوە. ئەگەر تۆ نەبوویتایە کەی لە چڵپاوی نەرجسەتی خۆمە هاتمە دەر، کەی حوسڵەی گوێگرتن مەبوو لە ئایشەشان، کەی بولبولی باڵشکاوی هێمنم بە نۆتەی دەنگی مەرێمی ئیبراهیم پور ئەخوێندەوە. تۆ ئەی ئەو کەسەی لە هیبەتی نێرینەی کورسیەکەم دەڕوانێت، من کە سەرسامی دەسەڵاتی تۆم لە غەزەلەکانە ئەمەت پێڵێم. تۆ ئەی ئەو کەسەی کە لە دڕندەیی و لە زبری و لە توندی منە بۆ خۆت وێڵیت. من کە لە ناسکیتە بۆ ئەدرەسی ژیان، بۆ کلیلی ڕەنگەکان، بۆ کۆدی بەختەوەریە گەڕێم، ئەمانەت پێڵێم. بەڵام ئیتر تەواو هیلاک بووم، هیلاک لە کۆڵکێشی بۆ وەهمێکی ناو سروشت هیلاک بووم، هیلاک بووم لە حەماڵیکردن بۆ نسیمێکی درۆسم. ڕەنجەڕۆم گەر بە دوو تا ڕابکەم، تەواو ئیدی لە ئەدرەسەکەت ناپرسم، قیابانەکەش چۆڵ و ساردە. ئیدی کەس لە ئەدرەسێک ناپرسێت، ئیدی کەسمان لە ئەدرەسی کەسمان ناپرسێت. پۆستەچەکانیش لە بەئیشیات گەراکێشن، لە بێزاریە سەریانە خوڕێنن، لە بەتاڵیدانی نۆچیانە کردێنن. ئیدی کەس لە ئەدرەسەکەت ناپرسێت، چونکە درێسی تۆوە بەستەی پەنجەی ئاماژەی من بوو.
تەواو ئەزیزم تەواو بڕوانە ئاوێنەکەت بەبێ من چەندە لێڵە بڕوانە چی ئاڵۆزە ژیان چی ئاڵۆزە کۆتایی چی ئاڵۆزە خودا و چۆنیش ئاڵۆز بۆ ئینسان بڕوانە عەشق چۆن سادەمانەکاتەوە چۆن وامان لێکات هەموو ئەدرەسەکان بەیەک ئەدرەس ببینین چۆن واکات کۆڵانێکی درێژ و پان بە چۆڵی ببینین لە کاتێکە پڕە لە مناڵی گەمەکەر بە هەڵمات بە هەلووک بە تۆپ و بە ژیان تەواو ئەزیزم تەواو ئەفسوس کە ئاوای بەسەر هاتووە ئینسان ئەفسوس کە ئاوای بەسەر هاتووە ئینسان